سیاستەکانی حکوومەت عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستانی نیگەران کردووە هاوکات هەوڵەکان بەردەوامن بۆی کە عێراق پابند بکرێت بە جێبەجێکردنی یاسای بودجە ناردنی موچە و هەروەها بودجە هەرێمی کوردستان و شایستە داراییەکانی بۆچی عێراق ئەم سیاسەتە بەرامبەر بە هەرێمی کوردستان پێڕەو دەکات ئایا لە یاسا و دەستووردا ئەمە ڕێگە پێدراوە سیاسەتی برسیکردنی خەڵکی هەرێمی کوردستان و هەوڵدان بۆ لاوازکردنی قەواری هەرێمی کوردستان لەکوێوە سەرچاوە دەگرێت ئەم ئەقلیەتە لەکوێوە ئاراستی عێراق دەکات زیاتر قسە دەکەم سەبارەت بم بابەتە جێبەجێنەکردنی یاسای بودجە و هەروەها هۆکارەکانی میوانەکەم بەڕێز دکتۆر ئاراس خۆشناو سەرۆکی سنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتیژی کوردستان لە ستۆدیۆ میوانمە دکتۆر زۆر بەخێر بێ زۆر پرسیار لەوە دەکرێت بۆچی بەغدا بم شێوازە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکات ئایا دەستور و یاسا لە لای عێراق هیچ مانایەکی نییە ئەگەرنا بۆچی وەکو شەراکەت و تەوافق و تەوازن بە هاوبەشی حکوومەتی عێراق هەرێمی کوردستانیش بەشێکە لەو حکوومەت بەداخەوە گوڵباخان واقعەکە لە عێراقی نوێ پاشگەزبوونەوەی زۆر وازەحێ لە ئەوانەی بەناو شەریکەکانمان لە عێراقدا لە دوای ساڵی 2005 و دوای دەستوری نوێی عێراق لەسەر بنەمای فیدرالیە دەساسن گەیشتە ئەو ئاستا زۆر بە سەراحەت و بەعلەنێتەوە دەمێکە ئەو قسە دەکەن لەلایەن گەورە بەرپرسانیانەوە کە لەوانەیە ئەگەر بۆیان بکرێتن پاشەکشە لە خۆی گشتی با بڵێن سیستمی فیدرالی لە عێراق دەکەن جا بۆی ئەو شتانەی کە باز دەکرێتن لای کەسێکی وەکو من سەیر نییە وەکوم چاوەڕوان کراوە و دەمێت چه ئیش لەسەر دەکرێتن هەنگاو بە هەنگاو ئاخر شت ئەوەی کە مابوو بابەتە داراییەکە بوو نەک ئابوورێکە لە ڕووی داراییەوە پاشەوەی کە کوردستان هەر چۆنێک بێتن خۆراگری هەبوو دەرفەتێک هەبوو بۆی کە بەشێک لە داراییەکەی خۆی سەر بەخۆ بێ بتوانێت وەک کارتێک لە دەستی بێتن بەڵام بەداخۆ دوای ئەو بڕیارەی ناوژی با بڵێن ژووری بازرگانی پاریس کە دەری کرد هۆکارێک بوو بۆ ئەوەی کە نەوتی کوردستان ڕابگیرێتن لێرەدا دەتوانم بڵێم بە شێوازێک کە ئێستا کە تا ڕادەیەک ئەو خاڵە بەهێزانەی یاخود خاڵەکانی پاڵەپەستۆک لە دەست حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بوو ئەومان نەما و دەبێت چاوەڕێ نەکەین من بۆ خۆم دەمێک ئەو قسەم کردیە لە کاتی بە ئومێدین کە شتەکان باش بێت بەڵام چاوەڕێ ئەوە نەکەین کە لە ڕووی استحقاقی خەڵکی کوردستان شتمان عێراق وەک پێویست بمەرێت چونکە لە جگە لە استحقاقە داراییەکە و ئەوەکەم استحقاقی سیاسی و خاک و شتی ترمان هەیە تا ئێستا شتە ئەساسیەکان و دەستوریەکانمان بۆ جێبەجێ ناکەن چاوەڕێ مەکەن کاوانەش جێبەجێ بکرێت. باشە دکتۆر ئاراس لە دوایین بڕیاریدا حکوومەتی عێراق دەڵێت بڕێک پارە بە قەرز دەنێرێت بۆ بانکەکانی هەرێمی کوردستان و دواتر لەوێ لە بانکەکانەوە قەرزەدات هەرێمی کوردستان لە کاتێکدا ئەمە ڕێککەوتنمان لەگەڵ عێراق بەپێی یاسای بودجە کردووە ئەمە ئایا لە یاسادا لە دەستوردا ڕێگە پێدراوە بەچت لەسەر چ بنەمایەک ئەم بڕیارە بۆ هەرێمی کوردستان لە ڕووی دارایی هەڵەیەکی گەورە دەکەن ئەگەر بێت حکوومەتی هەرێم بەوە ڕازی بێت بە قەرز وەریگرێت ئەگەر زۆر مەبەستی عێراق یاخود حتا جنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە بەغدا دەکرێت بە سولفە بینێرین چە سولفە شتێکیە سولفە پێشینەیەکە لە زمانی ئەو ئێستا یاسای بودجەی عێراقیە نەک ئیتفاقیش ئیتفاقە ڕەتیدا ئێستا دەبێت جا بۆیە لە ڕووی داراییەوە زۆر گرنگە بە هیچ نەوعێک حکوومەتی هەرێمی کوردستان بەوە ڕازی نەبێ ئەوە قەرز بێت چونکە قەرز وەکەوەی ئێستا ئەمە هەمانە سیرکن لە بودجێکە ئەو پشکەی بۆ هەرێمی کوردستان دەنرا مانگانە 6 تا 7 ملیاری لێ دەژێردرێتەوە بە ناوی قەرزە کۆنەکانی TBI و شتەکان ئەوە هەر دەمینێت سوشی دێتە سەرێ و دەبێت ئەوە خۆدزیینەوەیە کە ئەگەر مەبەستەنەوە بێ گویا چارەسەر چکاتیە بەڵام ئەو چارەسەر کاتیش وەک تەڵەیەکێ جارێککە فێرکردنێک دەبێت لە هەرێمی کوردستان بێت و قبولەکەم بۆیە نابێت بە هیچ نێعەوە قبولکە لە ڕووی زانستی داراییەوە شتێکی باش نییە. بەڵێ باشە ئەوەی کە بەغدا پابندی نابێت جێبەجێکردنی یاسای بودجێ بەڵام لەلایەکی دیکەەوە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نانێرێت بەڵام بە پێو خشتەیە کە دیاری کراوە دوو مانگ لەسەر یەک موچەی فەرمانبەرانی عێراق دەنێرێت ئەی هەرێمی کوردستان بۆ هاوبەشە لەگەڵ عێراق ئەمە چه سیاسەتێکە کە پێڕۆ دەکرێت جا کێشەکە لێرەدایە دەناوت باس ڕێککەوتنت کرد تەنها لەو حکوومەتەی ئێستا بەل لە یاسای بودجە سێ ڕێککەوتنیکە هەبوو ڕێککەوتنی سیاسی هەبوو کە تێیدا تحالف ئیدارەی دەولە کە جەنابی سوودانی بووە ڕئیس وزەرا دوای ئەوە لێک تێگەیشتنێک نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و خودی جەنابی سەرۆکی حکوومەتی بەغدا کراوە تێدا لە کارنامەی حکوومەتی بەغدا دەتوانین بڵێن تێدا هاتە خوارێکە کارنامەی کارەکانی چییە ئەو جە دواترێش لەسەر یاسای بودجە اتفاقرێن نێوان هەردوو حکوومەت بەڵام دیتمەن لە پەرلەمان بە چ قارێک چوو ئەوەی ئێستا لە یاسای بودجێ 2023-2024-2025 دەتوانم بڵم لە ڕووی دارایی ئەو کاتێش زۆر باسمان کرد کەمترین شایستەی خەڵکە با بەشبارە پێت بڵێن ئەوەی کە ئێستا بۆ هەرێمی کوردستان دێنێنێت چەندیان داناوە بەگشتی ئێستا بۆ قسانێکی بخواندن ئەگەر مانگانە 500 ملیار حساب دوێتن 500 واتە ساڵان دەکات چەند 6 تریلیۆن وانە 6 تریلیۆن لە مەجموعی چەند لە مەجموعی 200 تریلیۆن کە
خەرجیەکانی عێراقا ئایا 6 دەکات چەند واتە دەکات 3 بەڕقەمێکی واضح واتە دەکات 3 بەڵام مستحقاقی خەڵکی هەرێمی کوردستان 12.67 دانرا بوو طبعا هەر بۆ ڕقەمێکی گشتی ڕاستە هەندێک بەشەکەی لە نەفەقاتی سیادی و حاکمە وەردەگیرێتن بەڵام هەر لێرەدا واضحە کە چەندە ڕێژەکە ئای زەحمەتی ڕێژەکە چییە دووەم ئێستا هەنجێتی چەند باسکرێکە گویا داهاتە نانەوتەکانی حکوومەتی هەرێم کەمن من ڕقەمەکەی بوتم لەلایە ئەو عێراقە زەبەلاحە بە هەمووشتەوە داهاتی نانەوتی چەند دانرایە لە بودجە 17.3 تریلیۆن دینار لە ساڵێک واتە لە مانجێک تریلیۆنێک و نزیکەی کەمتر لە 200 شتێک ملیار دەکات چەندیان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دانایە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تەمان من دوشتم بیست یەکیان جارێک باسییان کرد کە تو حکوومەتی هەرێمی کوردستان جگەل لە نەوتەکەی 400,000 و ئەوەی کە هەیە نزیکەی 1 تریلیۆن دینارە تێدا هات مانگانە دواتر پاشی قسەکردن گویا گوتیان ناوجارە تو 750 باشە هەر بە منطقێک بە خەڵک برێن زەحمەت ئەو عێراقە زەبەلاحە و 15 محافظە و تەنها قەسرت بەقەت داهاتی هەموو معبەرەکانی هەرێمی کوردستانەوە بە دووقاتی شەوەیە دانایە لە مانجێک تریلیۆنێک و 200 ملیار هەبێتن معقولە هەرێمێک کە تو بزەوت مەفروضە تو هەش بەقەد ئێمە بێتن بەڵام بۆ هەرێمێک لێ داوا دەکەی تو دەبێت تریلیۆنێک تێ مانگەیان خود 700 یان 500 شتە بێتن حکوومەتی هەرێم دەڵێم من 300 شتێکم هەیە ئەو 300 کە حکوومەتی هەرێمی کوردستان باز دەکاتن ئەگە حسابیکەن لەگەڵ ئەوەی عێراق واتە دەکات 125 لە داهاتی عێراق یعنی پێک دێنێت بەینەما تو 112 شتێ هێشتا نەکە دووقاتی ئەوەی کە عێراق بخۆی کۆی دەکاتەوە واتە هەر بۆ هەندێک ڕقەمی بەسیتن ئەوانە ئەو ڕقەمانە کە دێن مناقشە دەکرێت ئەو ڕقەمانە دەڵێن ئەوایە بەڵام ئێمە لەسەر هەرێمی کوردستان لە یاسایەکە نووسیتمان ئێمە مافی ئەومان هەیە تەدقیق بکەین و پێ بچینەوە ئەگەر ئێمە شەریکین لەو وڵاتە بەیەکەوەین بڕیارماندا لەگەر یەک بکەین زەحمەتی با بزانین ئەوەی ئێوە بەغداش چەندە بۆ ئەوەندەیە ئەو بەشێک بەشی دووەم پێشتر کە نەفەقاتی سیادی حسابکرایە 143 بڕگەی ئێستاکە زەحمەت نەبێتن نەمدیتم لە زیاترەوە وەک دەڵێ 30 ساڵە وەک کاری مامۆستایەتی و توێژەر لە بواری کاژێری دارایی دەکەین هیچ بودجەیەک نێتن لە هیچ وڵاتێک کە تێیدا نەفەقاتی سیادی و حاکمە بگاتە 150 کۆی نەفەقات طبعا ئەو سیادی و حاکمە 115 نادا لە عێراقێک ئەوە حساب کرا بۆ چوە حساب کرایە هەمووی بۆ ئەوەیە ئاخری پشتی هەرێمی کوردستان کەم بکرێتەوە تەنها مەبەستەکە ئەوەیە باشە دکتۆر ئاراس پشکەکە کەم کرایەوە بینیمان کە مادەکانی دەستور و پرۆژە یاسای بودجە لە پەرلەمانیش دەستکاری کرا هەرێمی کوردستان بەوەش ڕازی بوو داهاتی نانەوتی و خاڵە سنووریەکانیش ئێستاوەی کە بەغدا ئەوێ ئامارەکان بە شەفافانە لەلایەن هەرێمی کوردستانەوە لە بەردەست بەغدایە ئەو خەرجی دەرهێنانی نەوتەکەی هەرێمی کوردستانیش نادات کە ئەرکە لەسەر حکوومەتی هەرێم چۆنی بەڕێ بکات و دەرهێنێت و بینێرێت ئەم بیانوانە پاساون بۆی کە حکوومەتی عێراق بەم شێوازە مامەڵە بکات کاتە هەرێمی کوردستان چۆن دەتوانێت بەرامبەر بەمە کارتی خۆی بەکاربێنێت هیچ کارتێکمان واکە حالێکە کەس فەرزکە لەسەرمان پێشتر کە هاوارمان دەکرد دەبم کاکە هەندێک خەڵک دێتە سەر شاشەکانی تەلەڤیزیۆن هەندێک سیاسین هەندێک بەناوی شیکەرەوە هەندێک بەناوی پسپۆر دەیانگوت فەرم و هەرچیمان هەیە بەس حکوومەتی هەرێم ڕازی بێت نەوت و هەموو داهاتەکانی تەسلیم بەغدا بکە بەغدا وا دەبێت دنیا وا دەبێت پارە زۆر کاکە وانە بابەتکەی لە پشتە بابەتی سیاسی لە پشتە دڵنیا بنەوە ناکات ئێستا ئەو ڕۆژەیە لە قسانەمان دەکرد پێشترێ ئەو لەلایەشتر ئەوانەی کە ئێستا عێراق لە خۆی لە هەرێمی کوردستان داوا دەکەن لە خۆی سەتا دەی ئەوە جێبەجێ ناکات خۆ ئێستا لەو عێراقێکی هەیە لە مەسائلی مالیەوە لە تەسویاتی مالی لە پێداچوونەوە مالی لە تەدقیقەکان سەتا دەی ئەو ئێستا لە هەرێمی کوردستان داوا دەکاتن جێبەجێ ناکات لەبیر نەکەین هەر ئەو عێراق بوو چەند ساڵێک پێش ئێستا کە شەڕی داعش بوو بەشێکی زۆری عێراق دۆژێر دەستی داعش موچەی بۆ خەڵکی بۆ داعش دەنات بەڵام بۆ خەڵکی هەرێمی کوردستان موچە نەنێرەوە سەرەکی پێشتر ها جیاوازی لەسدایە لە ئیتفاقات چەندی جار پێیان گوت کاکە هەرچی نەبێتن فەرمون بە ئێمە بین موچەی بەرامبەران جاکەین لە بابەتەی نێوان خۆمان وەرن ئەوەی کە موچەیە بینێ بارنەوەیەک بیتن هیچ کەمان چه هەیە با لەگەڵێک تەسویر بکەین تەڵم بۆ ڕازی نەبوون ناشیکەن دەیانەوێ وەک کارتێکی فشار لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بەگشتی بەکاری بێنن بۆی زیاتر هەندێک حال و تەنازولات پێ بکەن کە دەڵم واقع حال دروست دەکەن لە بەچیان ڕۆژێکە ڕۆژان لەو عێراقە ڕێژەی ئێمە 117 بوو بۆ 12.67 و تەسبیت بوو ئەوە بۆتە سابقەیەک و بەردەوام دوو لە نەفەقات شتێک زیاد کرا بەناوی نەفەقاتی فعلی هەروە بەردەوامە سێ نەفەقاتی سیادی کە باسم کرد لە 30 بڕگە بۆ 150 بڕگە ئەوە بۆ ئەمر واقعەک و ڕۆی چار لە مەسائلی سەلاحیاتی دەستوری و قانونی
حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە هەندێک بابەتیان دروست کرد لە ناو یاسای ئیدارەی مالی 2019 و لە یاسای بودجە تەسبیت کرا کە لەگەڵ بنەمایەکانی خودی دەستوری عراقی یەک ناگرێتەوە هەندێکیان تەسبیت کرد لەوانە بۆ واقع ئەوەی ئێستاش هەندێک شت ئێستا ئەگەر بێت و هەرێمی کوردستان پێی ڕازی بێتن بستە ژێر ئەو بارە دەبێتە واقعەک و هەمووشی لە کۆتاییدا لە زەرری خەڵکی کوردستان تاوا دەبێتن. کارتی ئێمە چییە؟ ئێستا هەرێمی کوردستان لەوە بێباکە هەموو زانێرەکانی تەقدیم کردیە ئەوەی کە لێرە هەیە زەحمەتی لە بەغدا بزانستان هەیە ڕقەمەکان بە خەڵک بڵێن کاکە فەرم زەحمەت نەبێتن ئێمە پێتان دەڵێن 320 میلیارمان هەیە مانگانی ناوتی ئێوە چەندتان هەیە ئەوان دەڵێن ئێمە تریلیۆنێک و 200 منطقی تێدا هەیە ئەمن پێ دڵم 125 ئەوەی تۆم هەیە بەڵام ڕێژەم 3 وەردەگرم لە خەرجەکان ئەو ڕقەمانە دووەمیان بەڕاستی تاکی لە سێکشت دەکەم ئەو پەرتەوازەی ئێمە کە لە هەرێمی کوردستان ئێستا هەیە بە تایبەتی لە بەغدا هۆکارێکە بۆ لاوازبوونی ئێمە و وای کردیە کە بەغدا لە پشت بەغداش خەڵکی دیکە هەیە کەچەیدا پاڵەپۆستۆ زۆر بەڕێز دکتۆر ئاراس خۆشناو سەرۆکی سەنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتژی کوردستان زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 زۆر سپاس.